پارتی و یەکێتی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەی لە گوتاریاندا زیاد لە هەر لایەنێکی دیکە باسی یەکڕێزی و تەبای نێوماڵی کورد دەکەن، بەڵام لە ئەرزی واقعدا هەنگاو و کردارەکانی ئەو حیزبانە پێچەوانەی ڕاگەیاندنەکانیانە کە ئەمەش جارێکی دیکە لە ڕووداوی هێرشکردنە سەر باڵەخانەی پارێزگای هەولێر ڕەنجی دایەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت بە بەردەوامی هەردوو حیزب کار بۆ پارچە پارچەکردنی نیشتیمان و گەلی کورد دەکەن، نەک یەکڕێزی نیشتیمان. بە بەردەوامی ئەوان سیاسەتەکەیان بۆ چوونەکانیان دژی یەکڕێزیە لەگەڵ پارچە پارچە بوونە، لەگەڵ دابەش بوونە، وەکو ئێستا دەیبینین لە هەموو ئاستەکانی پێشمەرگەی دەیبینین، لە ئاستی اقتصادی دەیبین، لە ئاستی خاک دەیبینین، لە هەموو ڕووەکانەوە ئەو سیاسەتە سیاسەتی پارچە پارچەکردنی نیشتیمانە، نەک سیاسەتی یەخستنی نیشتیمان و پرۆژەی هاوبەش. قازانجی تایبەت و بەرژەوەندی حیزبی دەکات. حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم زۆر بێباکانە و بێڕەچاوکردنی بنەمای تەبایی ناوەخۆیی هەردەم بۆ هێزەکانی دیکە لە بۆ سەدابوونا بەناو زڕاندن و هەڵبەستنی تۆمەت هەوڵیان داوە برەو بە ململانەی سیاسی خۆیان بدەن. ڕووداوەکەی پارێزگای هەولێریش نمونەیەکی زیندووە کاتێک بەبێ ڕەچاوکردنی ئەتەکێتی سیاسی و بەرژەوەندی باڵای گەلەکەمان لایەنێکی سیاسی وەکو کۆمەڵ ئیسلامی تێوە دەگلێندرێ و تەشهیر بە پەرلەمانتار و ئەندامانی دەکرێت لە کاتێکدا ڕای گشتی و تەنانەت بەشێک لە میدیاکار و ئەندامانی پارتیش ئەوان لا ڕوون بووەتەوە کە ڕووداوەکە زیاتر لە سیناریۆ نزیکە، سیناریۆیە کە تەسوێ حیسابی سیاسی پێدەکرێت. یەکڕێزی نیشتیمانی وا تێگەیاندراوە لە خەڵکی هەرێمی کوردستان کە مەرجە هەر کارێک دەکرێت وەک پرۆژە و برابەشە هەموو حیزبەکانی تێدا بێن پێ ناوترێ یەکڕێزی نیشتیمانی. پێویستە استراتیژی نیشتیمانی هەبێ، پێویستە پیرۆزی نیشتیمانی هەبێ، پێویستە خیانەتکردن لە نیشتیمان نەبێت، ئەمە پێی دەوترێ بەرژەوەندی نیشتیمانی. یەکڕێزی مەرجنیە هەبێت، پێویستە هەر حیزبێکی سیاسی لەسەر بنەمای جیاوازی فکری خاوەن دیدگا و تێڕوانینی خۆی بێ بۆ حکومڕانی. ئەمە پێی ناوترێت لێکترازانی نیشتیمان. لێکترازانی نیشتیمانی ئەوەیە کە خیانەت دەکرێت، سیوێکی ئاب دەکرێت، 16 ئۆکتۆبەر دێتە ئاراوە، هیچێکێک لە هێزە سیاسیەکان ئاگداری یەکترنی چەندین ڕووداوی تر دێت. ئەمە پێی دەوترێت لێکترازانی نیشتیمانی و نەبوونی هیچ استراتیژێک. بەڵێ پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی ساڵانی ڕابردوو لە ڕێگەی باڵادەستیان لەناو حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەکانیان دژ بە تەواوی هێزە سیاسیەکانی تر بەکارهێناوە کە نەکەوتونەتە ژێڕەکەفی خۆیان. لە ساڵی 1992 پارتی و یەکێتی بە شێوازی 50-50 حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن، بەڵام تا ئێستا هیچ کارێکیان بۆ یەخستنەوەی نێوماڵی کورد نەکردووە. واشیان لە خەڵک گەیاندووە یەکڕێزی بەمانای ئەوەیە هەموو لایەنەکان پشتیوانی لە ئەجێندای ئەوان بکەن. ئەمەش هەمان بۆچوونی حیزبە دیکتاتۆرەکانی دنیایە کە ئەوەی لەگەڵیان نەبێت بە خیانەتکار هەژماری دەکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.